بارزانی بۆ سیمکار دەچێتە بەغدا نەک بۆ نیشتیمان. سەردانەکەی ئەمڕۆی مەسعود بارزانی بۆ خاکە یا بۆ کۆڕەکتلیکۆم. کاتێک گیرفان دەکەوێتە مەترسی سەروەری دەوێتە قوربانی. سلااوڕێز هاوڕێیان، هیوادارم باش بن. ماوەکی زۆرە ڤیددیۆمان نییە بەهۆی سەرقاڵی ژیان و مەشغولیەتیمان بە کۆمەڵێک کارەوە نەمان دەتوانی بپڕژێن، بەڵام ئەمڕۆ خۆشحاڵی لە خزمەتتان داین. لە ڕێگەیان ڤیددیۆ پەردە لەسەر سەردانەکەی مەسعود بارزانی کە دوای چەندین ساڵ لە خۆدابڕین و بانگەشەی دەوڵەت و ڕیفراندۆم کاکە مەسعودمان لە بەغدا بە فەرشی سوورەوە پێشوازی لێکرا. بەڵام پرسیارە سەرەکیەکە ئەوەیە: ئایا ئەم سەردانە کتوپڕە بۆ چاکردنی بژێوی خەڵکی کوردستانە؟ ئایا بۆ گەڕاندنەوەی ناوچە دابڕاوەکانە؟ ئایا بۆ هەرزانکردنی بەنزینە؟ وەڵامەکەی وەکو ڕۆژ ڕوونە لای هەر کەسێکی خوێندەوە. نەخێر، ئەم سەردانە تەنها یەک ئامانجیە، ئەویش ڕزگارکردنی ئیمپاراتۆریەتی دارایی بنەماڵەیە، نەک مافە نەتەوایەتەکەون. چکەوان هەرگیز ئیشکالیان لەگەر خەمی نیشتیمان و نەتەوە نەبووە. ئیمپراتۆرە دارایەکەی بنەماڵە کە کۆڕەکتلیکۆمە هێری سووری بارزانیەکانە، نەک کەرکووک. هەموو جیهان دەزانێت تەنها 2 ڕۆژ پێش ئێستا، پێش ئەو سەردانەی بارزانی، حکوومەتی عێراقی بڕیاری کۆتاییدا بۆ یەکلاکردنەوە و دەست بە سەرداگرتن و داخستنی کۆمپانیای کۆڕەکتلیکۆم بە یەکجاری. ئەم کۆمپانیایە لەسەر خوێنی ئەم ملەتە بۆ قۆڕخکردنی بێوێنەی ئەم خەڵکە بۆتە یەکێک لە گەورەترین سەرچاوەکانی داهاتی خودی مەسعود بارزانی و سیروانی برازای. تەبعاً لە ناو پارتی کۆڕەکتلیکۆم ئێوە دوو کەسەیە، کەسکە نییە. هەر ئەو دووە کەسی یەکەمی کۆڕەکتلیکۆم. ئێستا کۆڕەکتلیکۆم لە بەردەم مەترسیەکی ڕاستەقینێدا. بارزانی بۆ موچەی فەرمانبەران و برسێتی خەڵک نەچۆتە بەغدا هاوڕێیان، بەڵکو بۆ پەککەوتنی خەزێنەی بنەماڵە ملی خۆی بۆ بەغدا شۆڕ کردووە و ڕمبەی لێوینە لە بەغدا و ڕۆخۆی بە عاردی دادا. بۆ دەبێ ئێمە تێبگەین خەڵک لای ئەوان تەنها قەلغانە بۆ بازرگانیەکانی بنەماڵە. ساڵانێک ئەم بنەماڵە یاری بە هەستی نەتەوایەتی ئەو خەڵکەی کوردەکان. کاتێک بەرژەوەندەکانیشان دەکەوێتە مەترسی، پەنا بۆ وشەی خاک و سەروەری دەبن. بەڵام کاتێک کۆمپانیاکانیان زاکۆڕک بێکارویان هەرێکی لەوانە بێتن، دەکەونە بەر هەڕەشە یاسایی، ئامادەن هەموو ئەو دروشمانە لە ژێر پێیەکانیان بنێن و مل شۆڕ بکەن بەرەو بەغدا بچن و بپاڕێنەوە. ڕاستی تاڵەکە ئەوەیە مەسعود بارزانی و منداڵەکانی نەخەمی خەڵک، نەخەمی خاچی کوردستانیانە، بەڵکو خەڵکیان کردوتە بارمتەی پاراستنی کۆمپانیاکانیان. جا لێرە پرسیارە ئەساسیەکە ئەوەیە: بۆچی ئێستا دوای ئەو هەموو ساڵە مەسعود بارزانی دەچێتەوە بەغدا؟ یعنی لە ڕابردوو خەڵک لە بێموچەی دەیناڵاند. بارزانی ئامادە نەبوو هەنگاوێک بنێت لە بۆ بەغدا، چونکە ئەو کاتە کۆڕەکتلیکۆم پارەی بۆ دەدۆشین. ئێستا حکوومەتی ناوەندی دەستی خستۆتە قوڕجیانەوە، گەرویانەوە، بازرگانیەکانیان لێ دادەخە. دەبێ بۆیە دەچنە بەغدا. بۆیە دەبێ خەڵکی کوردستان تێبگات ئەم سەردانە هیچی بۆ ئێوە تێدانی. ئەمە سەردانێکی بازرگانێکە بۆ لای شەریکە بەهێزەکەی بۆ ئەوەی ڕێگیری بکات لە مایە پووزبوونی کۆمپانیا تایبەتەکانیان. بۆیە دەبێت تێبگەن مەسعود بارزانی و ئەولادەکانی کوردستان تەنها بە کۆمپانیایەکی گەورە تێگەویشتن و خەڵکەکەشی بە کرێکارێکی بێدەسەڵات. تاکەی دەبێ خەمی نیشتیمان تەنها قوربانی بێت بۆ خەمی گیرفانی بنەماڵە. ئیترەوە وەڵامی ئەو پرسیارە بۆ ئێوە بەزێدێ لەم هاوڕێیان، هیوادارم لە کۆمنت وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە. بەڵام تێبگەن بارزانی بۆ سیمکار دەچێتە بەغدا، نەک بۆ نیشتیمان. کاتێکی خۆشتان هەبێ، هەمیشە هەر خۆش و هەمیشە هەر تەندروست و سەلامەت بن. خواتان لەگەڵ.